لا ما تيوبان عێراقێکی دیکە لە ژێر خاکدایە. ئەمەوتەی پیرەپیاوێکی ڕزگار بووی ئەنفالە کاتێک ئاماژە بە کارەساتی ئەنفال و گۆڕە بە کۆمەڵەکان و تاوانەکانی دیکەی حکوومەتەکەی سەدام حوسێن دەکات. بەڵام لەم عێراقی کە لە ژێر خاکدایە پشکی کورد لە ١٧٠ نییە، بەڵکو زۆر زیاترە لە سەرجەم پێکاتەکانی دیکەی عێراق. ئەنفال بۆ کورد بیرخەرەوەی هەزاران چیرۆکی مردن و گۆڕی بە کۆمەڵ و بە زۆر ڕاگواستنە و بە لووتکەی کۆمەڵکوژی کورد دادەنرێت. بە پێی ئامارەکان لە شاڵاوەکانی ئەنفالدا ١٨٢ کورد شەهید و بێسەر و شوێن کراون، زیاتر لە ४ گوند و 4 قەزا و 30 ناحیە وێران بوون و هەروەها نزیکەی 2 ملیۆن سەر مەڕ و ماڵاتیش بە تاڵان بران. شاڵاوەکانی ئەنفال لە 8 قۆناغدا ئەنجام دران. قۆناغی یەکەم ڕۆژی 18 شوباتی 1970 دەستی پێکرد و ماوەی مانگێکی خایەن لە 9 قۆڵەوە هێرشکرایە سەر گوندەکانی دۆڵی جافایەتی، گوندەکانی سنووری قەزا و ناحەکانی دووکان، بنگرد، چوارتا و قەڵاچوالان و سەرچنار سوورداش. نزیکەی 150 گوند لەم قۆناغەدا بەرشاڵاوەکە کەوتن. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەم قۆناغی ئەنفال لاوازکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە ئەو کات بەشێک لە بنکەکانی سەرکردایەتی و هێزەکانی یەکێتی لە دۆڵی جافایەتی و سەرگەڵوو بوون. قۆناغی یەکی ئەنفال لەلایەن سوڵتان هاشم ئەحمەدەوە سەرکردایەتی کرا و 20 لیوای سوپای عێراق و 30 فەوجی سەر بە حرەس جەمهوری و 7 فەوجی جاش بەشداریان لە شاڵاوەکەدا کرد. قۆناغی دووەمی ئەنفال، ئەم قۆناغا ڕۆژی 22 ئازاری 1970 دەستی پێکرد و لە 7 قۆڵەوە هێرش کرایە سەرناوچەکانی قەرەداخ، سەنگاو، بازیان، عربەت، زەڕایەن و نەسر و دەربەنی خان. فەرماندەی ئۆپەراسیۆنەکەش ئەیاد خەلیل زەکی فەرماندەی هێزەکانی بەرگری نیشتیمانی عێراق بوو. لەم شاڵاوەی ئەنفالدا لە ناوچەی سێ و سێنان چەکی کیمیایی بەکار هاتوو، زۆربەی گوندەکانی ئەو ناوچانە بەر شاڵاوەکە کەوتن و وێران بوون. جگە لە لیوا و تیپەکانی سوپای عێراق 77 فەوجی جاشیش بەشداری شاڵاوەکەیان کرد و ڕۆژی 2 نیسان کۆتایی بە قۆناغەکە هات. قۆناغی سێی ئەنفال کە بە ئەنفالی گەرمیان یان ئەنفالە ڕەشەکە ناسراوە و قورسترین قۆناغی ئەنفال بوو. ڕۆژی 7 نیسان دەستی پێکرد و هەموو ناوچەکانی چەمچەماڵ، کفری، کەلار، قادرکەرەم، سەنگاو، دووس، پێباز و تێلەکۆ و لەیلانی گرتەوە و زیاتر لە 500 گوند و 4 ناحیە وێران بوون. ڕۆژی 14 نیسان ژمارێکی زۆری دانیشتوانی ئەو ناوچانە بەرەو چاڵەکانی مەرگ و گۆڕە بە کۆمەڵەکان بران. دواتر و لە ساڵی 2010 لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە ڕۆژی ئەنفال دیاری کرا. قۆناغی چواری ئەنفال لە ڕۆژی 3 ئایاری 1970 دەستی پێکرد و تا 15 ئایاری خایاند. گوندەکانی ناوچەکانی کەرکووک، پردێ، تەقتەق، شوان، تەکیە، کۆیە، شێخبزێنی، ئاغجەلەر، دێگەڵە و دەشتی هەولێری گرتەوە. لەم قۆناغەدا گوندەکانی گۆبتەپە، عەسکەر، مەیلە، شێخان، کەڵەشێرە، چەمی ڕێزان کیمیاباران کران. جگە لە سوپای عێراق 55 فەوجی جاشیش بەشداریان لە شاڵاوەکەدا کردووە و هێرشەکانیش لە 8 قۆڵەوە ئەنجام دراون. قۆناغەکانی 5 و 6 و 7 ئەم سێ قۆناغە لە ڕۆژی 15 ئایاری 1970 دەستی پێکردووە و زیاتر لە 3 مانگی خایاندووە. لەم سێ قۆناغەدا ناوچەکانی پردەی هەولێر، مەسیف، شەقڵاوە، هیران، دۆڵی نازەنین، هەریر، خەلیفان، دۆڵی خۆشناوەتی، ڕەواندۆس، سۆران، دۆڵی وەرتێ، دۆڵی خانەقا، چۆمان، هیزۆب، چوارقورنا، ڕانیە و قەڵاتزێ و چیای قەندیل بەر شاڵاوی ئەنفال کەوتن. ئەم قۆناغە لەلایەن عەدنان خەیروڵڵا وەزیری بەرگری و عەلی حەسەن مەجید و نزار خەزرەجیەوە سەرپەرشتی کراوە و جگە لە هێزەکانی سوپای عێراق 45 فەوجی جاشیش بەشداریان تێدا کردووە. دوایین قۆناغی ئەنفال ڕۆژی 26 ئابی 1970 لە ناوچەی بادینان دەستی پێکرد و تا 6 ئەیلول بەردەوام بوو. ئەم قۆناغە ناوچەکانی ئامێدی و ئەتروش و ئیمینکی و باتوفە و زاخۆ و زاوێتە و زێوە و دێرەلۆک و کانی ماسی گرتەوە.